ئێمە باسی کۆمەلگایەکەین کە تەمەنێکە زوڵم مستەمی لێچێ بەدەست دوو دەسەڵاتەوە، دەسەڵاتی عێراق و دەسەڵاتی کوردستان. لەبەرەوە هەر شتێک، هەر ئەنجامگیریەک، هەر کردەوەیە کە بە قانزاجی خەڵک بێ، ژیان و ڕەفاه بۆ خەڵک بێنێ، ژیانی خەڵک خۆشکا، لای من گرنگە. بەڵام وەک هەڵسوراوێکی بزوتنەوەی ژنان، مەسەلەی ژن بۆ من ئەوەلیەتە، چونکە لە کۆمەلگایەکی سەلیم، کۆمەلگایە کە خەڵکەکان تایە ئازاد و یەکسانم، ئەبێ ژنان کە نیوەی ئەو کۆمەلگایە پێگەهێنن ئازاد و یەکسان بن. بەداخەوە لە کوردستانە یا لە عێراقا لەوەتەی ئەم دەسەڵاتە سەقامگیر بووە، دەسەڵاتی ناسیۆنالیستی کورد، ژنان تارگێتێک بوون، هەمیشە سەری ڕەمەکانیان، سەری ڕمی کۆنەپەرستی، دواکەوتی، توموتیژی بۆ سەری ژنان بووە. ژنانێکی زۆر بەهۆی عەقڵیەتی کۆنەپەرستی و دواکەوتو و بژانەوەی هەموو ئەو جۆرە نەریتە دواکەوتو کۆنەپەرستانە بۆتە هۆی کوشتنی، یعنی ژمارەیەکی زۆر لە ژنان لەژێر ناوی کوشتی ناموسی بکوژرێن، یا ئیجبار ببن بە خۆسووتاندن، یا توموتیژی زۆر لە بەرامبەر ژنانە، یا حساب نەکردنیان بۆ وەک ئینسانێک، وەک هاوڵاتێکی یەکسان لە ژێر سایە ئەم دەسەڵاتەیە دیاردەیەکی بەرچاو بووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە. بۆیە بۆ من پرسی ژن بابەتێکی زۆر زۆر گرنگە و بۆ من ینی بۆ من زۆر گرنگ بوو ئەگەر حیزبی ئێمە کە وەک حیزبێکی دەخاڵەتگەر بەشدار بووایە، بەڵام وەکو خۆت ئەزانی ئەوەنە قەید و بەندیان داناوە کە حیزبی ئێمە نەیتوانی، بەڵام خۆشبەختانە حیزبی ئێمە لایحەیەکی یاوە کە یەکێ لەو خاڵانەی کە زۆر بەرجەستە تاکیدی لێ کردووە مەسەلەی یەکسانی هەمەلایەنی ژنان و پیاوانە، جوابدانەوەیە بە هەموو داواکاری و مەتالیبەکانی ژنان، جوابدانەوەیە لە ناوبردننی جیاکاری و توموتیژیە کە بە ژنان ئەکرێ لە چەند ساڵی ڕابردووە، و لابردنی یاسای باری کەسێتی کە ژنان وەک ئینسانێکی دەرەجە دوو تەعامل پێەکە، و لە هەمان کاتە ئەوەی کە ئێستا ڕوئەیە و ڕوبەڕووی ئەبووینەوانێ وەستانەوە بە دژی یاسای جعفەری کە ڕسمیەت ئەیە بە دەستدرێژی سێکسی بۆ سەر کچانی 9 ساڵ. ئەمانە هەمووی شتایەکن کە ئێمە هەموو حیزب هەوەک هەڵسوراوانی بزوتنەوەی ژیان سەرسەختانە لەم مەیدانەیە ڕاوەستاوین و بۆمان گرنگە کە مەسەلەی ژنان مەسەلەیەکی ئەوەلی بێ، جوابدانەوە بە نیاز و پێداویستی کانی ژنان، جوابدانەوە بە یەکسانی هەمەلایەنەی ژنان و پیاوان مەسەلەیەکی هەر ئێستایە و ئێمە لەسەر سەر ئەمە ڕاوەستاین و حیزبی ئێمە کەممان نەکردو لەم ڕاستەیە، ینی هەمیشە بڵنگۆیەک بووین، هەمیشە دەنگێک بووین کە وەساینەتەوە بە دژی جیاکاری و زوڵم مستەمێک کە لە بەرامبەر ژنانەکرێ. بۆیە هەر کەسێ کە هەر ژنێک هەر ئەوەی کە حیزب ئێستا حیزبی ئێمە لە دەنگەیە بە ئەوە ڕێزە ساهیر یوسف عەزیز، یەکێک لە شتەکان ئەوەیە کە ئەم ئینسانە پلاتیفۆرمی ئەم حیزبەی ئەمی قوبوڵ کردووە کە یەکێک لەوانە مەسەلەی کارکردنە لە ڕاستای هەمەلایەنەی ژنان و پیاوان، کارکردنە بە دژی یاسای جعفەری وە خۆشی وەک هەڵسوراوێک ئەوەنەی کە من بەداخەوە من بە باشتر نایناسم، بەڵام ئەوەنەی کە لەسەری بیستم و کە باز ئەکرێ و ئەو ئامادەی کەپشانی یا قوبولکردنی ئەو لایحەیە حیزبی هەردوو حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق و کوردستان ئەوە ئەگەیەنێ کە ئەوێ بڵنگۆیەک بێ، ئەوێ لەم ڕاستایە کار بکە، ئەوێت جواب بە نیازی ژنان باتەوانێ. ئەمە جێگەی خۆشبەختیە کە کەسێک بەرز بۆتەوە ئەڵێ من ئەگەر دەنگ بهێنم ئەمانە لایحەی منیشە، نەک هەر لایحەی حیزبی کۆمۆنیزمی کرێکاری کوردستان و عێراق و حیزبی شوعی لایحەی منیشە. ئەمە جێگەی خۆشبەختیە و ئەم دەرگایە کراوەیە بۆ هەر کەسێکی تر کە
فرسەتی ئەوەی هەیە بچێتە ئەو پەرلەمانەوە دشت بەم ستەم و زوڵمە و زۆرەی کە لە خەڵکە پێ بۆستێتەوە زوڵمێک کە ئەم دوو دەسەڵاتە لە بەرامبەر خەڵکایکەن لە ڕاستای یەکسانی هەمەلانەیە کار بکات دژی هەر هێرشێک بێ کە بەسەر خەڵک ئەکرێ و سفرەی خەڵک خاڵیەکاتەوە قسەمێکی لەو خاڵانێک کە حەزەکەم ئیشارەی پێ بەم کە زۆر زۆر گرنگە ژنانێکی زۆر لە کۆمەلگای ئێمە کاری ماڵداری ئەکەن بیمەی بێکاری یەکێکە لەو مۆزوعانەی کە ئەبێ شیعاری ئێمە بێ کاری ئێمە بێ کاری ئەم بەڕێزە بێ کە ژنانێک کە کار ئەەکەن و کاری ماڵداری ئەەکەن ئەمە کارە ئەمە کارێکە کە کاری دەوڵەتە و دەوڵەت مەسئولە لەوەی کە جەوێک فراهەمکە بۆ ژنان کە تایە ئاسوودە بن هەروەکو چۆن لە وڵاتانی ئەوروپا ئەبینین بیمەی بێکاری هەیە ژنان ئەگەر کاری ماڵداری بکەن دەوڵەت بەرپرسە لە سەلامەتی ژیانیان لە بیمەی بێکاریان ئەمە یەکێکە لەو مۆزوعی کە دەبێتکەنەوە پەیامی ئێوە بۆ دەنگدەران لەم هەڵبژاردنەدا چییە؟ من داوا ئەەکەم ئێمە حیزبی ئێمە دەنگ ئەیا بە سایرە یوسف عەزیز ئەم خاتونە کە پلاتیفۆرمێمە قوبڵ کردەوە داوا ئەەکەم هەر کەس گوێی لە قسەی ئێمەیە لەم بڵنگۆیەوانێ دەنگ با بەم بەڕێزە و دڵنیام کە چاوەڕوان و تۆقعی زۆرمان هەیە لێ و خۆشی ئەو ئامادەی پیشان ناوە ئەمە ئاڵوگۆڕێکی و من زۆر خۆشحاڵم کە ئێمە یەکێک لەو کەسانی کە هاتۆتە پێشەوە لە ئەی هەمێ قوبڵ کردو ئافرەتە بەڕاستی زۆر زۆر جێی ڕێزە ئەو کە من زۆر زۆرم پێخۆشە کە ئەو سەرقافڵەی ئەم کارە بێت و بتوانێ دەنگی خۆی وەک دەنگێکی ئازاد لەو ئەزانم کاری زۆر گەورە ئاسان نییە بەڵام لایەنی کەم بڵۆتگۆیەک بێ بۆ وەستانەوە بە دژی جیاکاری و ستەم و زوڵمێک کە بەرامبەر بە ژنانەکرێ و بەرامبەر بە خەڵک بەگشتی